لە ساڵی 1984دا و لەگەڵ دروستکردنی شاری سلێمانیدا چەند مزگەوتێکیش بنیاد نران. یەکێک لەو مزگەوتانە مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ بوو کە هەمان کۆڵەکە و داروپەردووی مزگەوتی بابانیەکانی لە قەڵاچوالانی شارباژێڕەوە بۆ هێنرا و دووبارە بەو کەرەستانە دروست کرایەوە. ئێستا مزگەوتەکە کەوتووەتە چەقی شارەوە و لە گەڕەکی سابوونکەران لە پشت شەقامی ئۆرزی لە سلێمانی هەڵکەوتووە. شێخ ئەمینی خاڵ کە مزگەوتەکەی بەناوەوە کراوە لەنەوەی مەلا ئەبوبەکری موسەنیفی زانای گەورەی کوردە، هاوکات دەکاتە باپیری مامۆستا شێخ محەممەدی خاڵ کە ئەمیان دوایین و بەناوبانگترین نەوەی بنەماڵەی خاڵە و یەکێکە لە نووسەر و کەسایەتی و زانا و قازی و ڕۆشنبیرە هەڵکەوتوەکانی سەدەی ڕابردووی گەلی کورد لە باشووری کوردستان. شێخ محەممەدی خاڵ کە نزیکەی 10 ساڵ بە فەرمی لەو مزگەوتەیە وانەی وتەوە کە بە میراتی لە باپیریەوە پێبەخشرا بوو، واتە مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ، دوای ئەوەش کە لە تاقیکردنەوەی دادوەریدا پلەی یەکەمی بەدەستهێنا و ئەرکی حکومی پێسپێردرا، ساڵانێکی زۆر لە دوور و نزیکەوە سەرپەرشتی مزگەوتەکەی دەکرد و دەستی پێوەی بوو. هەر کاتێکیش دەستی بەتاڵ بووایە مەجلیس و بازنە ڕۆشنبیریەکانی دەهێنایەوە نێو حەوشەی مزگەوت. شێخ محەممەدی خاڵ لە بینی نوێژی ئێوارە و عیشا ئەها و تەشریفی هێنا دانیشت بۆ نوێژی ئێوارە هاو نوێژی ئێوارەیە کرد بۆ نوێژی عیشا، دوای نوێژی عیشامان بردەوە ڕۆشتەوە. لێرە نوێژی عیشایە کرد اینجا ڕۆشتەوە. لە بینی نوێژی ئێوارە و عیشایە جەنابی دانیشت و قسەی قیامەتی و قسەی دنیاییانە کرد لەگەڵ جەماعەتێکی ڕەفیقی خۆیە، وەکو ئەم حاجە عەبدوڵای کارێزەکە مەشهور بوو، دووهەم حاجە حاجە عوسمانی نایر لەگەڵ یابوو دایمە تەشریفیان نەهێنا بەیەکەوە بوون. دوای نوێژ عیشای تر ئێمە ماڵیان لێرەوە نزیک بوو، لێرەوە بە پێی تر باڵیمانەگرت و کە حەمەڕێچیەکمان هەبوو مجەورخوا عەفویکە، ئەوەی بردەوە ماڵەوانێ یا خۆمانەمان بردەوە و دەست قۆڵیمانەگرەمان بردەوە ماڵەوانێ. من لە خزمەتیا بووم چانەها ساڵیش، نەک چەند ڕۆژ، نەک چەند سەعات، زۆریش لەگەڵ یابوو. بۆ مەسەلەی نوێکردنەوەی مزگەوت دائیمە مەعارزی نوێکردنەوەی مزگەوت بوو، ئەوی دەستکاری ئاسار مەکەن لەبەر ئەوەی مزگەوتەکەمان مزگەوتێکی خۆشە و مزگەوتێکی کۆنە و دووهەم مزگەوتە لە سلێمانی، یەکەم مزگەوتی گەورەیە، دووهەم مزگەوتی ئێرەیە کە شێخ محەممەدی خاڵەکە. دایمە ئەیوت ڕەحمەتان لێبێ کە دەستکاری ئەکەن پێم بڵێن بۆی کە بزانم ئەگەر شوێنێکی ئاسارەکە تێگەیەن ناهێڵم. ئێستا ئەم شوێنانەی کە بەعزێ شوێنی هەیە کراوە، ئەمە یەکێکیان ئەم سەقفەیە، ئەم سەقفە کۆنە، یەکیان ئەو سەقفەیە، یەکێکیان ئەم جەمەلۆنەیە کە دەستکاری کراوە لەم مزگەوتە لە دوای شێخ محەممەدی خاڵ خوا عەفویکە. لەگەڵ سەرەوانەیە خۆی دار بوو، گەڵ بوو، گەڵەکەمان لا بردووە، دارەکە ماوەتەوانێ RBCە تەل کردومانە بەسەریا و چیمەنتۆمان کردو بەسەریا، ئیستەش دارەکە لە ژێریایەتی. دیوارەکانیشمان عینەن دیوارە، مەتر و 40 مەتر و 20 هەر گڵە، بەڵێ پانێکەیان ئەو ئاسارە، حەز ناکەم زۆر دەستکاریکەن. اینجا بۆ مەسەلەی ئەو کە خەڵگە هاوەی وت، یعنی من خۆم یەکێکیان بووم لە خزمەت مامۆستا مەلا مەحموودا بووم کە زوو ئیمامی مزگەوتی تەچەڕوتە بوو، دوایی هاتە ئێرە خۆی شێخ محەممەدی خاڵ بەدەستی خۆی هێنایە ئێرە، زۆر لێ ڕازی بوو، وتی عولەمایەکی زۆر زیرەکە و من لێ ڕازیم، لە تەکیەوە هێنای بۆ ئێرە. عەسرێکیان بوو، نوێژی عەسرمانە کرد. مسلمانێک هاوتی کێ مامۆستای ئێرە و ئیمامێتی؟ من هێشتا ڕەسمی نەبووم، هەروە لە ڕای خوا بووم هاتووم. من زۆر کە ئەم قسانە بۆ ئەەکەم زۆر گەورە نەبووم، بەس یعنی پاممە کردەوە و ئەم عەقڵم پێشکا، بەس باگمەیە تەسبیحاتمە کرد، قامەتمە کرد، هەموو شتێکی ئەم مزگەوتە ئاگایار بوو. بەم کابرا کە هاوتی مامۆستامەوێت وەلی ئەمری مزگەوتەکە ببینم، وتم وەڵای وەلی ئەمری مزگەوتەکە شێخ محەممەدی خاڵە خوا عەفویکە،
بەس شێمحەمەی خاڵ ئیستا مەوجود نییە ئەو بینی نوێژی ئێوارە و عیشایەت بەس ئیستەکونێ مەلا مەحمووی لێ وەلی ئەمری دووهەم دەوتی پێم ناناسێنی وەڵا لە حجرەی سەرەوە بوو مامۆستا مەلا مەحموو خوا عەفویکە وتم مامۆستا ئەو پیاوە هاتوو ئیشی پێتا وتی لە خزمەتیامەوە ڕۆڵی جان وا وەختی نوێژی عەسرە با نوێژەکەمان بکەین بەسەر چاو بەسەر سەر با بێتە حجرە قسەی لێ یەکەی وەڵام منی جوام عرض کردەوە وتم کاکە جان ئەوە مامۆستا وای فەرمووە وتوێتی ئەبێ دوای نوێژی عەسر بێت لە خزمەتیام هەچ سوئالێکی هەیە خەمە سەر سەر و سەر چاو وەڵا چووینە حجرەکە دانیشتین و فەرمووی مامۆستا من بە تەمام ئەم مزگەوتە تێگەم لە بنەڕەتەوە ناوی منیش مەبن قەتعەکەش بە ناوی کێوەیە بەس بۆتان تاسە ئاکەمەوە ئەیتر حەقم نییە بەسەر هیچ شتێکەوە ناویشم مەبن مامۆستا مەحموود خوا عەفویکاویتی مامۆستا من ناتوانم ئەو ڕەئەبم بە جەنابێ چونکە لە خۆم بەرەوژوورتر هەیە کە شێم محەممەدی خاڵە لە دنیای ماوە ئەوتی کەی جوام نوێگەێنێتەوە مامۆستاوتی ئیشاءالله سبەینی عەسر ئەم کاتەوەرە بۆ جوابەکەوت کە هاتەوە دوای دووەم ڕۆژ نوێژی عەسر هاتەوە ئەو پیاوە بۆ جوابەکەی کە هاتەوە بە مامۆستا مەحمووی وت مامۆستا چی بۆ کردم شکر سەری گرت مامۆستا مەحموودی بەخوا قسەیەکم پێ وتووە بەس جارێ جوابی ناومەتەوە دەوتی قەچەکە با دووسێ ڕۆژێکی پێ بچێوتی نە سبەینی عەسر وەرەوە هەمان شت پێی وتەوە بە مامۆستا شەمحەمەی خاڵی وتی موسڵمانی هاتووە ئەڵێ من مزگەوتەکە لە بنەڕەتەوە تێگەیم ناویشم مەبن قەتعەکەش تازەکەنەوانێ بە ناوی کێوەیە هەر بە ناوی ئەوە وتی ڕۆڵە جان بە مامۆستا مەحمووی وت وا ئەزانم ئیستایە وتی ڕۆڵە جان پێی بڵێ ماڵی ئاوا بێ مزگەوتەکەشی تێکگا مزگەوتەکەشی دروست کردەوە بەس نابێ ئێمە دەستکاری کەین ماڵی ئاوا بێ بۆ سبەی عەسر هاتم کابرا هاتەوانێ بۆ دووسێ ڕۆژی پێچوو پێی وتەوتی وەڵڵاهی مامۆستا ئاواهی پێوتم کاکە شێمحەمەی خاڵ وتێتی ناتوانین دەستکاری مەکە و خێرە بنووسێ و ماڵی ئاوا بێ من ئەمە شایەتی قیامەتی ژێم کە ئەم زەلامە هات وەختی خۆی من دانیشت بووم کە ئەو پیاوە هاتە خزمەت مامۆستا مەحموود عەرزی شێمحەمەی خاڵی کرد شێمحەمەی خاڵی وتی بەخوا من حەزەکەم بە ئاساری بمێنێتەوە سەرەتا بە ناوی خۆی گەورە ئێمە ئێستا لە مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵین کە ئەگەوێتە گەڕەکی گۆیژە کاتێک سەرەتای دروستبوونی سلێمانی 6 گەڕەکی سەرەکی دروست کراوە یەکیان گەڕەکی گۆیژە بووە ئەمە ناوی گەڕەکی گۆیژە بۆ دوای لە سەردەمێکی نوێ دوای ناوەکەی گۆڕاوە بۆ سابوونکەران وە ژمارەیە مزگەوتی تیا بووە مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵێکی بۆ لەو مزگەوتانە و لەگەڵ بنیاتی شاری سلێمانیا دروست کراوە کاتێ میری بابان ئیبراهیم پاشای بابان بڕیاری داوە پایتەختی میرایەتێکی لە قەڵاچۆلانەوە گواستوەتەوە بۆ سلێمانی بڕیاری داوە مزگەوتەکان و حەمامەکان و خانوەکانیان تێکداوە و لەوێت دار و پەردووی هەموو خان و ماڵ و مزگەوت و حەمامەکانی هێناوە بە کۆڵی گوێ درێژ و باری هێستر هێناونیان و لێرە شارێکی نوێیان دروست کردوەوە یەکێ لەو مزگەوتانی کە لە قەڵاچۆلانەوە دار و پەردوەکەی گوێزراوەتەوە و لێرە لە شوێنی شاری نوێ لە گەڕێکی گۆیژا و لێرە مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ بووە لەو کات و ڕۆژگارە مەلا شەمسەدین مەلای مزگەوتی بڵین بنەماڵی خاڵ بووە لە قەڵاچۆلان ئەو مزگەوتەکەی تێکدا و هێناوێتی لە شوێنی شاری نوێ لێرە ئەم مزگەوتەی بنیان ناوە ئەمە کانی ئاوێکی خۆشیە بۆ چونکە مزگەوت لەو کات و سەردەما تەسیساتی ئاو بۆری ئەمانە نەبووە ناچار بوون لە کوێ کانی ئاو هەبێت لێوە مزگەوتەکان بنیاندنەوە و پێویستی دەستنوێژ و ئیشوکاری خواپەرستی و ئەوانە ئەمیش لەم شوێنە لەسەر ئەم کانی ئاوە مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ یان مزگەوتی مەلا شەمسەدینی پیرخدری بنیادراوە مەلا شەمسەدین تقریبا تەمەنێکی هەبووە لەگەڵ بنیاتی سلێمانیا زۆر لە سلێمانیا نەماوەتەوە کۆچی دوایی کردووە لە دوای ئەو مەلا مستەفای کوڕی بووە بە ئیمام و بۆ بە مامۆستای مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ مەلا مستەفای مەلا شەمسەدین لە ڕۆژگاری خوا پیاوتووە مفتی میری بابانەکان مفتی شاری سلێمانی و مفتی میرایەتی بابان بووە مەلا مستەفا ساڵانێکی زۆر لە مزگەوتە خزمەتی کردووە تەدریسی کردووە هەم مفتی میرایەتی بابانیش بووە کاتێک کە مەلا مستەفای پیرخدریش کوڕی مەلا شەمسەدینی پیرخدری کۆچی دوایی کردووە مەلا ئیسماعیلی کوڕی لە شوێنی بووە ئەبەن عنجەد لێرە بووە بە ئیمام و مدەڕیسی مزگەوتی شێخ حاجی شێخ ئەمینی خاڵ ئیتر بە کپی کات و سەردەمەکەش مزگەوتەکە بە ناوی مەلاکانی وە ناو براوە لە سەردەمی شێخ مەلا ئیسماعیلە تقریبا زیاتر بە شێخش ناوبراون لەبەرەوەی لە ماڵەیەکی سەید و شێخ زادەن و بنەچیانێتەوە سەر مەلا ئەبوبەکری موسەنیف و ساداتی
پیرخدری چۆڕی پیرخدری شاهۆ زیاتر بە شێخش ناو براون ساڵانێکیش مەلا ئیسماعیل لێرە خزمەتی کردو و کاتێک کە مەلا ئیسماعیل کۆچی دوایی کردووە شێخ محەممەدی خاڵی یەکەم لە شوێنی باوکی دانیشتووە لە مزگەوتەکە بۆ ئیمام و مدەڕیس شێخ محەممەدی خاڵ کاتێک کە لای مامۆساکەی فەقێ بۆ تەرزی خوێندووە مامۆساکەی دوو محەممەدی لا بووە دوان لە فەقەکانی ناوی محەممەد بووە بۆ ئەوەی لەیەکیان جیاب کاتەوە شێخ محەممەدی خاڵی بڵین باپیری چوارەمی باپیرەی حاجی شێخ ئەمینی خاڵ و باپیرایی شێخ محەممەدی خاڵ خاڵێ لەسەر ڕوومەتی بۆ تیتی تۆ محەممەدی خاڵی تۆ مشار محەممەدە ئێتر بنەماڵی خاڵ لە شێخ محەممەدی خاڵ یەکەمەوە لە قەبی و نازناوی خاڵیان وەرگرتەوە هەر لە مزگەوتەکەیانە بەردەوا بوون لە دوای شێخ محەممەدی خاڵی یەکەم حاجی شێخ ئەمینی خاڵ کە کوڕی شێخ محەممەدی خاڵی یەکەم بووە بۆ بە ئیمام و مدەڕیسی مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ و حاجی شێخ ئەمینی خاڵ هەم مەلایەک و زانایەکی گەورە بوو تەدریسی کردووە هەم مرید و خەلیفەی شێخانی تەوێڵ و بیارە بوو خەلیفەی شێخ محەممەد بەهادینی تەوێڵە بووە هەم مرکزێکی دینی بۆ خواپەرستی بۆ هەم مرکزێکی سۆفیگەری و عیرفانیش بووە ئیتر لەو ڕۆژگارەوە ئەم مزگەوتە ناوی حاجی شێخ ئەمینی خاڵی بڕاوە بەسەرا و بە مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ ناو ئەبرێت کاتێک لە ساڵی 1930 کاکە حاجی شێخ ئەمینی خاڵ کۆچی دوایی کردووە کوڕەزاکەی بڵێن شێخ محەممەدی شێخ عەلی شێخ ئەمینی خاڵ کە زانایەکی گەورە بۆ ئیجازەی وەرگرتووە لە ساڵی 1925 لای شێخ عومەری قەرەداغی ابن قەرەداغی کە کۆمەڵی مەلای گەوری پێگەیانوە لە مزگەوتی خانەقای مەولانە خالیدا لەو ڕۆژگارە یەکێک لەوانە شێخ محەممەدی خاڵ بۆ کاتی لە ساڵی 1930 کۆچی دوایی کردووە لە مانگی 6 لەم کاتانە بووە زاناکانی سلێمانی و متەسەڕیفی ئەو سلێمانی بە تعبیری ئەو ڕۆژگارە متەسەڕیفی سلێمانی ئەحمەد تۆفیق وهمیان کۆبوونەتەوە حاجی بڵێن شێخ محەممەدی خاڵیان لە شوێنی حاجی شێخ ئەمینی خاڵی باپیری کردو بە ئیمام و مدەڕیسی مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ شێخ محەممەدی خاڵ لە ساڵی 1925 وەلو باپیرەش هێر ئامادە بووە بەڵام تەدریسی لە ساڵی 1925 تەدریسی کردووە لە ساڵی 1928 بەڕەسمی لە وەزارەتی مەعارفی بەغا ئیجازە و شەهادەی تەدریسی وەرگرتووە لێرە لە مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵاتر بەردەوام بووە هەتا ساڵی 1939 کە بووە بە قازی لەو ساڵە کە ژمارە فەقێ لای شێخ محەممەدی خاڵ خوێندویان و بە شەڕوپڕی تەدریسی کردووە بۆ خۆشی زانایەکی بەتوانا بۆ خەڵکێکی زۆر ڕوویان تێ کردووە یەکێک لەوانە کە لای شێخ محەممەدی خاڵ لەو ڕۆژگارە خوێندێتی حاجی مەلا غەفووری باڕوویە یەکێکی تریان سەلامەنمی لای خوێندووە زۆرێکی تر لە مەلا گەورەکانی ئەو ڕۆژگارێکی تریان حاجی مەلا قادری بازرگانە باکی هیوا قادرە کە ڕۆژگارێک لێرە لە خزمەتی شێخ محەممەدی خاڵ و لە پێشەم تۆ قازی لە خزمەتی قازیا خوێندوێتی ژمارەیەکی زۆر فەقیی لا بوو بەڵام لە ساڵی 1939 کە بۆ بە قازی تر بەڕەسمی لە شاری بەجێ هێڵاوە لە هەڵەبجە قازی بووە لە سنچەماڵ قازی بووە لە مووسڵ قازی بووە بەڵام لەو ڕۆژگارەش هەر دەستی لە مزگەوتەکەی بەرنەداوە بەڵام توانای کاتی تەدریسی نەماوە بێت لێرە تەدریسکە و فەقێ پێ بگەێنێ بەڵام هەر دەستی بە مزگەوتەکەەوە بووە لە ساڵی 1932 ئەم مزگەوتەی تعمیر کردوەوە تا ئەو ڕۆژگارە هەر ئەو مزگەوتە بۆ کە میرەکانی بابان بنیاتیان ناوە بە دار و پەرد و کۆڵەکەی لە ژێرا بووە تەنانەت کۆڵەکەەکانی قەڵاچوالانە تا ئەو ڕۆژ تا ساڵی 1932 لە مزگەوتە ماون لە ساڵی 1932 کە شێخ محەممەدی خاڵ مزگەوتەی نۆژەن کردوەتەوە کۆڵەکە و دارەکانی قەڵاچوانە لێلاداوە بە شێوەیەکی نوێ دروستی کردووە و ئەم مزگەوتە سەرچاوێکی ئاوی باشی هەیە بۆ پێویستی مزگەوتەکە و لە ڕۆژگاری شێخ محەممەدی خاڵ بە تایبەتی دوای لە پەنجاکانەوە کەوێتە سلێمانی و قازی بووە لە شەستەکانە و لە هەفتاکانە کە ڕێژەی ڕووناک بیران و ڕۆشن بیرانی سلێمانی زۆر بوو و خەڵکێکی زۆر ڕووی کردوتە بزافی نووسین و ڕۆژنامە نووسی و کاری ڕۆشنبیری شێخ محەممەدی خاڵش وەکو نووسەرێکی گەورە وەکو خاوەنی فەرهەنگی خاڵ و وەکو لێکۆڵەرێک و مێژوزان نووسێکی گەورە هەموو عەسرێک لێرە کۆبوونەتەوە ڕۆشنبیرەکان لای شێخ محەممەدی خاڵ بە تایبەتی ئەو ڕۆژگارش شێخ محەممەدی خاڵ هەم ئیمام بە جبە و ئەمامە و بە جلی مەلایەتی و لێرە دانیشتۆ ڕۆشنبیرەکان و نووسەرەکان و خاوەن قەڵەمەکانش زۆربیان خەڵکی چەپ و شیوعیش بوون ئەو ڕۆژە باوی ئەوە بووە بەڵام هەموو عەسری هاتوون لێرە کۆبوونەتەوە باسی مەسەلەی ئەدەبی و باسی شیعر و باسی زمانی کوردیان کردو بە تایبەتی شێخ محەممەدی خاڵ خەمی هەرە گەوری زمانی کوردی و مێژووی کورد و مێژووی ئەدەبی کوردی بۆ لێرە کۆبوونەتەوە تەنانەتێک لەوانە حەسیب قەرەداغی شعرێکی زۆر گەورە و جوانی بۆ نووسیوە لە چلەکەی شێخ محەممەدی خاڵ خوێندوێتەوە لە ساڵی 1970 کە کۆچی دوایی کردووە وەسفێکی زۆری ئەکات لەگەڵ ئەوە شاکە زۆریان بیری چەپیان بۆ و ڕەنگە لە وەکو بیرکردەوە لەگەڵ شێخ محەممەدی خاڵە جیاواز بۆ بن. مامۆستا شێخ محەممەدی خاڵ زانایەکی ئاینی سەردەمی بوو خاوەنی بەشێک لە تەفسیری قورئان و کتێبی ژیانی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. مامۆستای خاڵ جبەی لەبەردەکرد جامەدانی لەسەر دەکرد و وەکو مەلا جلوبەرگی دەپۆشی بەڵام ساڵانێکی زۆر ئەندامی نووسەران و
کۆڕی زانیاری عێراق و دواتریش جێگیری سەرۆکی کۆڕی زانیاری کورد بوو. دەوترێت ڕۆژانە 10 کاتژمێر سەرقاڵی خوێندنەوە و نووسین بووە. خاوەنی فەرهەنگی خاڵە و خەمخۆرێکی سەرسەختی واژە و شە و زمانی کوردی بووە. بۆ ئەمە بەستە ڕۆشنبیرانی سلێمانی هەرچەندە زۆرینەیان پابەند و ئایندار نەبوون، بەڵام خاڵیان بە شێخی خۆیان زانیوە و هەمیشە لەسەرەوەی مەجلیسەکانیاندا دایان ناوە، لە حەوشەی مزگەوتەکەیدا لە دەوری کۆبوونەتەوە و گوێیان بۆ چوونەکانی گرتووە. ئەنجا بەنسبەت مکەبەرەوانێ ئێمە بۆ مکەبەرە موافقەتی بۆ نەئاکردین. ئەمان و کاکە شێخ بۆچی با معناکانی بزانین، ئێمەش با فێر بین قوربان لە ذاتی کۆکوتەوانێ ئێمەش بێ فێری عیلم ببین. بۆچی ئایا نابێ مکەبەرە هەبێ؟ ئەوی مکەبەرەکە دانیشن با تێتان گەێنم، مکەبەرە سەر چاوم سەرسەرم، بامی محەممەد بە ئاشکرا خۆشە. بەس چییە؟ خەڵک ئیزعاجە بێ، خەڵک ئەنجا ئەو کاتە خەڵک لە سەربانە خەڵک. ئەمە ئیستە نەبوو سبریتە بێ و لە خوارە و قەون و لە ژوورەوە هەمووی لە سەربان بوو بەعام، یا چۆخی چی غێبوو یا هەر بە احتیادی پەردەیەکیان هەڵا خەڵک بۆ خۆیە خەوت. وتی مناڵ هەیە لە بێشکایە خەوتووە، هەیە کرێکار هەیە هەڵناسێ بۆ نوێژ، لەوانەیە هەڵنەسێ بۆ نوێژ، لەوانەیە دوای بانگ نوێژەکەی بکە. جا لەبەر ئەوە کە تۆ وتە ئەڵڵاهو ئەکبەر و خەڵکە ئیزعاج کرد گوناحبارە بیت، نابێت نەیهێژلەوە. هەتاکوونێ دەی زۆری پێچوو دوای خۆشی وەسیەتەکەی شێع عەلی خاڵ بوو کە ئەکاتە برازای لەم ژێر هێنە دایمە دانیشتین جومعان هەموو جومعەیەگە هات لە خزمەت یابووین، چایەک و تۆزە شیرینیمانە خواد و تۆزە قسەی دنیای و قیامەتیمانە کرد و سەعاتێک و دوای نوێژی عەسری ترە ڕۆشتەوە. وتم کاکە شێخ بەشکم ئەم مکەبەرەیە دابنێنەوانێ مەردی خوابە. وتی مامۆستا داوای لێبوردنە لێ یەکەم، ناتوانم، ئەوە وەسیەتی ماممە بۆ مکەبەرەکە، ناتوانم. ئیتر وەلی ئەمرێکی هەبوو ئێرە، حاجی محەممەد بوو، حاجی حەمەحەوایی، خەڵکی ئەم سابوونکەرانە بوو. پێم وتم حاجی محەممەد بەشکم بە قسەی تۆکە کاکە شێخ، قسەی جەنابە ناشکێنێ، بەشکم ئەمە خوایە بە قسە بکات و مکەبەرەیە دابنین، ئەوە مزگەوتەکان هەمووی ساحەبی مکەبەرەن و وەڵی ئێمە لێرەوە کە بانگین خەڵک گوێ لێ نییە، هەرەوەی گوێلێتی لە حەوشەکایە. وتی مامۆستا جان با بەهێمنی پێی بڵێن، چکا مامۆستا وەسیەتی مامی هەڵگرتووە، بەخوا بەو ئاسیانیە خۆی نایە بەدەستەوە. وەڵای تر چەند ساڵ و چەند عامایەکی پێچوو من لە خۆمەوە مسڵمانێکەیە ناوی کاک جەعفەرە، ئیستەش ماوە لە عەرزایە. وتی مامۆستا من جیهازێکە هێنم بۆ بانگان. وتم آخر ئەیهێنی بەخوا کاکە شێع عەلی لەوانەیە موافقەت نەکا. وتی من ئەیهێنم دایانێم، ئەگەر هەچ کاتێ موافقەتی کرد ئەوە داینێن. منیش بە حاجی محەممەدم عەرز کردەوە حاجی حەمەحەوایی خوا عەفویکە. وتم حاجی محەممەد جیهازەکەیان هێناوە ئەڵێ چی داینێم؟ وتی نا مامۆستا دایمەنێ. ئیتر شەو هات و ڕۆژت و تقریبا مانگێ دوو مانگی پێچوو لە خۆمە مکەبەرەم دانا کە مکەبەرەکەم دانا شێع عەلی خاڵ خوا عەفویکە لەو ژوورا بوو، بانگی عەسر بوو. دوایی هاتە سەرەوانێ وتی مامۆستا چێ ئەو مکەبەرەی داناوە؟ وتم قوربان موسڵمانێ هاتووە وتوێتی تو خوا خێرەکەم با بە ئاوان نەڕوە، ڕەحمەتی خواتان لێبێ با ئەم خێرم بۆ ببێ با خەڵک گوێی لەو بانگوسڵایە بێ. ئەخەوتی نابێ، من پێم وتی مامۆستا وتم ئەوە وەسیەتی مامە قازیمە، ناتوانم بیشکێنم، تۆ نە ئەبوایە ئەو کردایە. وتم وەڵڵاهی تر کابرا زۆری کرد و خوا ئاگای لێ ئاگام لێ نەبوو کە هێنی کردو جیهاز و شتەکەی شەکل کردو دایناوە، ئەوە نە ئاگام لێ بووە بانگەکەم پێیاوە. وەڵی تر پێی ناخۆش بوو، وەک ناخۆشی پێی ناخۆش بوو، یعنی خۆی بەوە دانا کە قسەی مامی شکاوە. وەڵی تر دوای بە حاجی محەممەد مانوو شتەکەمان ئاسان کرد و حاجی محەممەد عەرزی کرد دەوانێ و خوا عەفویکە. وتی کاکە شێخ خەی چێکە مزگەوتەکان هەموویان دایان ناوە و ئیشاءالله هیچ نابێ و با ئێمەش بەردەوام بێ. ئیستەکوونێ بەدەست من نییە، وارثیشی تۆزێ ماوە، دووهەمینیشی ئەوقافە، بەدەست ئەوقافە. ئەگەر هەچ کەس موسڵمان هەبێ
ئەگەر مسلمان هەبێ ئەوە ئەبێ یا بچێ بۆ ئەوقاف یا بە واریسەکانی بڵێ بێنە لای من تەقدیمیانەکەم بۆ لای واریسەکانی. ئێستا لەم بەینا مسلمانێک هاتبوو دوای نوێژی عەسر بوو وتی مامۆستا تۆزە ئیشم پێێتەوە وتم فەرموو وتی مامۆستا منەمێ ئەم مزگەوتە لە بنەڕەتەوە تێک بم خەریتەیەکی جوان بکەم تم بەڵە باش هەر لە خۆشمەوە تم زان مەڵەتی ئەم پیاوە تێکی ئەم و دروستی ئەەکەمەوە لەسەر خەریتەیەکی تازەی ئەم مزگەوتانی کە دروست کراوە زۆر خۆشتریش بەس بە شەرتێک من ناوی ئەم شێ محەممەدی خاڵا ئەەکەم بە ناوی خۆم داوتم کاکەشتیوا چۆنە بێ لە ڕایخوا کابرا چەنەها ساڵە خێرێکی کردو بۆ خۆی ئیستا تۆ خێرەکە بەریوە وا بە ئاسانی وەڵاهی من قوبوڵم نییە لەوە بشتی بۆ ئەوقاف موافقت ناکە ئەوقاف لەبەر واریسەکانی قوبوڵ ناکە مزگەوتی کە مزگەوت دروست کراوە لە سلێمانی یەکەم مزگەوتی گەورە بوو دووهەم مزگەوتی شێخ محەممەدی خاڵە ئەم مزگەوتەیە شێخ ئەمینی خاڵ باپیریان بوو شێخ ئەمینی خاڵ باپیریانە شێخ محەممەدی خاڵیش شێخ محەممەدی خاڵ خۆی بوو کە خۆی زوو قازی سلێمانی بوو. یەکێک لە سیاسەتی ڕۆشنبیری میرەکانی بابان بەتەواتی میرەکانی بابان و ئەمە کە پێوترێ میرایەتی بابانی کۆتایی خزمەتێکی زۆری بزافی ڕۆشنبیری و خوێندن و زانستیان کردووە لە سنووری قەڵەمڕەوەکەیانە یەکێک لە سیاسەتەکانیانەوە بۆ زاناگەورەکانیان هێناوە بۆ سنووری قەڵەمڕەوەکان و مەدرسە و خوێندنگیان بۆ کردوونەتەوە یەکێکی تر لە هاوکاریەکانیان بۆ مزگەوت و ناوەندە زانستی و ڕۆشنبیریەکان ئەوە بۆ وەقفیان بۆ دابین کردوون هەر مزگەوتێکی سلێمانی چەند گوندێکی دەوروبەری سلێمانی و لە سنووری قەڵەمڕەوی میرایەتی بابانە وەقفیان کردووە باج و خەراج و زەکات و داهاتی ئەو گوندە ئەوەی کە لە جوتیارەکانیان وەرگرتووە وەکو مڵکانە میرایەتی بابان میرەکانی بابانیان وەرگرتوون یان بڵێن دەسەڵات و حکومەتی ئەو ڕۆژگارە لێ وەرگرتوون هێناویانە بۆ پێویستاتی مزگەوتەکان یەکێک لەو گوندانەی کە وەقف کراوە بۆ مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ مزگەوتی گوندی مۆکەبەیە لە ناحەی سیتەکی ئێستا لە ڕووی کارگەڕیەوە سەر بە سیتەکە مۆکەبە و گوندێکی گرنگە و لەسەر چەمی مۆکەبەیە و سنوورێکی کشت و کاڵی فراوانی هەیە و هەم سنوورێکی ئاژەڵداری فراوانیشێ بەروبوومێکی زۆری هەبووە میرەکانی بابان ئەو گوندە و چەند گوندێکی تر ئەوەی کە بە وەسیقەی ڕسمی بەدەستمانەوەی ئێستا لە بەردەستمانایە گوندی مۆکەبە وەقفی مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ بووە لە سلێمانیە و ساڵانە داهاتەکەی کۆکراوەوە هێناوێنە لێرە بۆ پێویستیاتی مامۆسا و قوفاقی و پرۆسی خوێندن و بۆ خزمەتی مزگەوتەکە بەکاریان هێناوە ئەمە وای کردو ئەم سیاسەتی وەقفە وای کردووە کە زاناکان و مامۆساکان و ناوەندە زانستیەکان چاویان لە دەسەڵاتی چاویان لە دەستی حکومەت و سوڵتە نەبوو هەموو کاتێکە هاوکاریان بکە و داعمیان بکە چونکە حکومەت و سوڵتە و میرەکە لە پڕێکە ڕەنگە گۆڕانکاریە بێ بەسەریا و نەمێنێ و دوایی ئەم داهاتەش نامێنێ بەڵام وەقفەکە بەردەوام بوو هەر سوڵتە و میرە گۆڕابێ وەقفەکە بەردەوام بووە و وەقفی ئەو دیهاتانە هێنراوە بۆ پێویستی ئەم مزگەوتە سەرف کراوە بەتایبەتی لە سەردەمی شێخ محەممەدی خاڵیش و پێشتری شەتاک و نیوەی دووەمی سەدەی بیستەمیش تەنها شوێنێکە خوێنەواری پێگەیانوە لەم وڵاتە و بۆ حکومەت و بۆ دەسەڵات و بۆ نووسین و بۆ ئەدەب و بۆ فەرهەنگ هەر مزگەوتەکان بووە ئەم مزگەوتەش بەتایبەتی لە سلێمانیە و لە سەردەمی قەڵاچوالانیشە ڕۆڵێکی گرنگی بینیوە لە خزمەتکردن بە پرۆسی زانست و فەرهەنگ و خوێندن و خوێنەواری لە سنووری میرایەتی بابانە بەتایبەتی لە سەردەمی حاجی شێخ ئەمینی خاڵا ژمارەیەکی زۆر فەقیهی هەبووە و ژمارەیەکی زۆر فەقیه لە مزگەوتا پێگەیشتوون و سەردەمی زێڕینی لە سەردەمی شێخ محەممەدی خاڵا دەست پێیەکە شێخ محەممەدی خاڵ وتمان تقریبا 15 ساڵێک کە تەدریسی کردووە لە مزگەوتەوە ژمارەی فەقیهی باشی پێگەیانەوە لێرە ئیجازیان وەرگرتووە لە حاجی شێخ محەممەدی خاڵ و ڕۆیشتون لە شوێنەکانی تر بوون بە ئیمام و مدەڕیس و خزمەتی بزافی زانستی و ڕۆشنبیریان کردووە لە هەموو سلێمانیا یەکێکی تر لەو داهێنانی کە شێخ محەممەدی خاڵ کردوێتی لە ڕۆژگاری خۆیان بەتایبەتی لە پەنجەکان و کەیتر هاتۆتە سلێمانی و بەر ئەوە ڕۆیشتۆ خارەنشین کرێ وەزیفەی قەزیەتی لە کۆڵ بێتەوە هەموو ئەسرێک لێرە دانیشتون هەموو ڕۆشنبیرەکانی سلێمانی ئەسران هاتوون لێرە لە مزگەوتا و لە حوشەی مزگەوتەوە لەسەرم حوزە کۆبوونەتەوە باسی کێشەکانی بەتایبەتی لەو کاشە زمانی کوردی نووسێنی کوردی لە ئاستێکی وا پێشکەوتووە نەبووە لە خەمەکانی زمانی کوردی باسی زمانی کوردی و ئەدەبی کوردی و مێژووی کورد بەتایبەتی شێخ محەممەدی خاڵیش لە هەموو مەجالانەکان مامۆسایەکی توانا و قەڵەمێکی بەپێز و قەڵەمێکی بەهێز بووە ڕۆشنبیرەکان سوودێکی زۆریان لە حاجی شێخ ئەمینی لە شێخ محەممەدی خاڵ وەرگرتووە یەکێکی
یەکێکی تر شێخ محەممەد خاڵ بۆ سیفەتێکە قازی بۆ پێگەیەکی زانایی و هەم پێگەیەکی نووسری گەورەی هەبووە ئەم مزگەوتە شوێنی کۆبوونەی زۆرێک لە زاناکانیش بۆ بەتایبەتی زانایانی مووسڵ هاتوون بۆ لای شێخ محەممەد خاڵ زانانی بەغا هاتوون لە میسرەوە چەند جار میوانی هاتوو هەر لە مزگەوتە کۆبوونەتەوە لە مزگەوتە کاتیان بەسەر بردۆ باسە علمی و زانستی و ڕۆشنبیری و فەرەنگیەکانیان لێرە یەکلا کردوتەوە. مزگەوتی حاجی شێخ ئەمینی خاڵ هەرچەندە یەکێکە لە کۆنترین مزگەوتەکانی شاری سلێمانی بەڵام یەکێک لە بێناسترینیشیانە. ئەم ماڵەی خودا لە پاڵ یادکردنی خوادا دەکرا ببێتە پێگەیەکی کولتوری و گەشتیاری و ڕۆشنبیری هەرێم و تیایدا یادی ئەو زانا مەزنانە بکرایەتەوە کە خزمەتیان لە حوجرە و میحرابەکەیدا کردووە بەڵام تا ئێستا نەکراوە و دیاریش نییە ئایا لە داهاتوودا دەکرێت